یەکێک لە قەڵەمە دیارەکانی ناو دنیای ئەدەبیات نووسەر و ڕۆژنامەنووس شێرزاد هەینیە کە یەکێک لە قەڵەمە دیارەکانەوە خاوەنی چەندین نووسین و هەروەها لێکۆڵینەوەیە. لە ئێستادا بەرهەمێکی نوێی یاخود کتێبێکی نوێی بڵاو دەکرێتەوە بە ناوی 100 وێنە کە ئەم بەرهەمانەی یاخود ئەم بابەتانی کە لە دووتوی ئەم کتێبەدا بڵاوی کردوتەوە بەرهەمی هەموو ئەو بەیانیانەیە کە نووسەر بابەتەکانی تیادا نووسیوە و هەوڵی داوە ئەو بابەتانی کە لە بەیانیانە نووسیوێتی کۆی بکاتەوە لە دووتوی کتێبێکدا بڵاوی بکاتەوە. نووسەری دیار شێرزاد هەینی نوێترین کتێبی چاپکراوی خۆی بڵاو کردەوە یەکێتی نووسەرانی کورد لەقی هەولێر کۆڕێکی بۆ نووسەر و ڕۆژنامەنووس شێرزاد هەینی ڕێکخست. لە کۆڕەکەدا شێرزاد هەینی نوێترین کتێبی چاپکراوی خۆی بە ناوی 100 وێنە ناساندنی بۆ کرد و بڵاوی کردەوە. لە لێدوانێکدا بۆ کورتسات مەگەزین شێرزاد هەینی سوپاسی کەناڵی کورتساتی کرد کە هەموو کات گرنگی بە نووسین و بەرهەمەکانی دەدات و وتیشی خۆشحاڵم ئەمڕۆ نوێترین بەرهەمی خۆم بڵاو دەکەمەوە کە هەموو بەیانیەک بابەتێکم نووسیوە و ماوەیەکی زۆرە دوای کۆکردنەوەیان لە دووتوێی ئەم کتێبەدا کۆم کردوونەتەوە. کۆڕێ و جارەمان تایبەتە کتێبێکە کۆکردنەوەی ئەو گۆشانەیە کە من 2 ساڵ هەموو بەیانیان سعات 8 بڵاوم کردەوە لە فەیسبوک لەگەڵ ژمارەیەک وێنە. ئیتر ئەو گۆشە و نووسینی ئەو بابەتانە و بەردەوامی هەموو ڕۆژە من لەم گۆشەیە و ژیانی من لەو گۆشەیە بۆ کەلتورێکی جوان بۆ ڕۆژانەیەکی بەردەوامم بووە ئەزمونێک ڕەنگە نووسەری تر ئەو پەیبەوەی نەبردبێ. ئیتر ئەوە من هەموو زارە پێم دەرێن چۆن دەنووسی بۆ هەموو بەیانیان دەرێم بۆی بزانم ماوم بۆی بزانم دەژیم بۆی بزانم دەتوانم بنووسم ڕۆژانە 100 بڵاو دەکەمەوە. ئیتر ئەو 100 ئەو 2 ساڵەی کۆکراوەتەوە ناوە نامیلکەیە 500 لاپەڕەیە چاپمان کردوە ژمارەیەکی کەم و لەگەڵ بڵاوکردنەوەی ئەو کتێبە کە وشی گوتم بە 500 لاپەڕەیی بە تیراژێکی مەحدودی کەم ژمارەیە کتێبە کۆنەکانی خۆماوانی هەندێک لە خوێنەران و میێوانانی ئەو کۆڕانە نەیان بینیوە بڵاو دەکەینەوە بە دیاری دەیاندەینێ. ئیتر ئەمە لە ئەزمموی خۆمەر حەزم لێ هەموو کارە نووسین و چاپکراوەکانم ڕنگدانەوەیەکی نوێ بێ ئەزمموونێکی تاقانە بێ شێوەیەکی نوێ بی لە نووسین بە چەسپاندن و گەیاندنی ئەوەی کە من بەو شێوازە بنووسم بەو شێوازە بڵاو بمەوە ئەزمموونێکی ویست کاری ویست و هەتا ئەگەیشتمە ئەو قالبە کە بەردەوام بۆ فۆرمە بنووسم بۆ فۆرمە بڵاو بکەمەوە. هەموو جارە لەوەی دەڵێم دەڵێمە من لە دروست دانانی 100 مەمنونی فاریزەکانم فاریزە زۆری شەکانم بۆ ئاسان دەکەن و بابەتەکانی کە لەو گۆشانە بڵاو بوونەوەتەوە هەمان هەمە ڕەنگن سیاسینە ئابوورینە کۆمەڵایەتینە باسی دڵ و دڵداریە باسی کاروباری کۆخەڵکە لە هەولێر و لە دەرەی هەولێرە لە سوید و دەرەوەی سویدا لە وڵاتانی جیهان کە من بەگەشت سەردانیان دەکەم لەو نامیلکەیە جێی بوویتەوە. دەتوانم بڵێم گەژنامەیە ڕۆژانەیە یادنووسە کۆمەڵە وتاری ئەدەبی و فەرەنجی و سیاسیە و ساڵی سێم ئێستاوە ماوەی 6 مانگە دەینووسم. هیوادارم لە تەواوکردنی ساڵی سێم ئەو پرۆژەیە دیسان وەک نامیلکەیەک بڵاو بکەینەوە و تااقەتمان هەبێ بەردەوام بین و سوپاس بۆ کورسات بەردەوام لەگەڵمانە. حەزم لێ ئەو پارەیە هەندێکی بۆ شیرین و شتێک دەکەی دەبی ئیتر 12 بەرگم لێ بڵاو کردەوە ئەوەش هەر ئەزمموونێکی نوێ بوو. ئەو کتێبە ئێستا ئەو کتێبە کە چاپەکەی بە ژمارەی دەگەر ئەوە هەر نەبوومانە ئەم نییە باسی هەر شتێک هەموو شتێکی ئیسفادە هەیە هەموو قسەیەکی ئیسفادە هەیە. من لە ناوەندی بووم مامۆستای عەرەبیان لەسەر ئەوە دەکرد.